11 ڕۆژ دوای داڕمانی باڵەخانە دەنهۆمیەکەی ئابادان وەزیری ناوخۆی ئێران کۆتایی هێنانی دەرهێنانەوەی تەرمی قوربانیەکانی ڕاگەیان پێش ئەوەی تەواو دڵنیا ببنەوە کەسی تێدا نەماوە. ئەحمەد وەحیدی دەڵێت هەندێک کەس دەڵێن هەموو تەرمەکان دەرنەهێنراونەتەوە. تیمەکانی فریاکەوتن بەردەوام دەبن لە هەڵدانەوەی داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکە. ڕەنگە هۆکارێکی ڕاگەاندنی تەوابوونی دەرهێنانەوەی قوربانیان پەیوەندی بەو سەردانەوە هەبێ. ئیبراهیم ڕەئیسی ڕۆژی هێنی گەشتە ئابادان و سەردانی شوێنی ڕووداوەکە و ماڵی بەشێک لە قوربانیانی کرد. تاوەکو ئێستا تەرمی 37 کەس لە ژێر باڵەخانەی مێترۆپۆلی ئابادان دەرهێنراونەتەوە. دوو کەسیان نەناسراونەتەوە و تەرمی 35 کەسەکەی دیکە بە خاک سپێردراوە. یەک لەوانەی گیانی لێدەستداوە کوڕی ئەم دایک و باوکەیە. کوڕەکەیان تەمەنی 27 ساڵ و خوێندکاری دکتۆرا بوو. یەکی شۆڕای شارێک کە هیچ گونە تەناسوبی با هیچ شار نەدارێت. یەکێک ئەنجومەنی شارە کە لەو چەند خولەدا هیچ پەیوەندیەکی بە شارەوە نەبووە. یەکێکی دیکەش پەرلەمانتارەکان و ئەوانیش هیچ پەیوەندیان بە شارەوە نییە. تەنانەت بەهۆی دەستوەردانەکانیان شارەکەمان لە نێو چووە. تەواوی بەرپرسان لەلایەن ئەوانەوە دەستنیشان دەکرێن. ئەگەر بابەتەکە هەر بێننەوە نێو دەستگای داد و 3 کەس لە سێدارە بدەن، من ناڵێم لە سێدارەیان مەدەن، دەبێ ئەوە بکەن. بەڵام ئەگەر تەنیا بەوە سنوورداری بکەن 5 ساڵی دیکەش دۆخەکە هەر ئەوەیە. سەرۆکۆماری ئێران لە سەردانی ماڵی قوربانیاندا گوتی سزای توندی ئەو هەموو کەسانە دەدەن بەرپرسن لە ڕووداوەکەدا. بەڕێوەبەری دادی خوزستان دەڵێت لەسەر ئەو ڕووداوە 13 کەس دەست بەسەر کراون. سەرۆکی ئێستا و 3 سەرۆکی پێشووی شارەوانی ئابادان، سەرۆکی پێشووی ڕێکخراوی ئەندازیارانی شارەکە و ئەندازیار و چاودێری پرۆژەکە لە نێو دەست بەسەرکراوەکاندان. لیژنەیەکی 7 کەسیش پێکێنراوە بۆ لێکۆڵینەوە لەسەر هۆکاری داڕمانی باڵەخانەکە و ناساندنی ئەو کەسانەی پەیوەندیان بە بابەتەکەوە هەیە.